امن حال نحیا القوشنه لوی دره مسلمان کریستیان کردین ازدی و هر وها دیروکا که کevin یا جهویان لوی دره ها چمکی گورا پیغمبر وان نحوم لوی دره تدیتن و هر وها گلک اول سردانا وی گورایت کن لگل مبن دا که هم وی چروکا بالکش یا پیک وجیانه ببینن. القوش یک جه ناحیه سر به قضا تلکیف و باشور کردستانه. لناواندا القوشه کریستیان دجینو. لو گندوار نویجی کو 42 گندان لخوادگره کریستیان مسلمان و کردین ازدی دجین. لارا خان تچوانی زۆر بەخێر بێن. لارا از خوازم بزانم لیان وی ناحیه چند پیک هاته لوی داره هنه چند نتوه چند اول لوی داره هنه سەرەتا بەخێراتنتان دەکەم سەبارەت بە ناحیەی ئەلقوش وەک ئەوەی پێی ناسراوە زیاتر لە یەک پێک هاتە تێیدا دەژی لە هەموو گوندانەی سەر بە ئەلقوشن کە لە 42 گوند پێکهاتووە کریستیان ئێزدی عەرەبی موسڵمان و کوردی موسڵمانن پێشتر پێکهاتەی جووەکانیش لەناو ئەلقوش هەبوون بەڵام لە دوای ڕاگواستنی جووەکان لە عێراق بە شێوەیەکی گشتی ئەوانیش عێراقیان جێهێشت. هم أيضا رحلوا عن العراق وخير دليل على ذلك هو باشترین بەڵگە بۆەوە هەبوونی مەزارە ئاینیەکانە لالقوش مەزاری کریستیان جوو ئێزدی و موسڵمانەکان ئەمە بەڵگەی ئەوەیە کە پارێزگاریان لە پێکهاتەکانی نێو ئەلقوش کردووە. هذا دليل أنه ما زلنا محافظين عليها على وجود المكونات والمتعايشين في ناحية القوش. تا بحث مسئله پیک وجیان وکر و تا گوت چار اولی الوی داره هنه مسئله پیک وجیان دنوار وان هر چار اولانده هر وها پیکاته یندن دوی ناحیه چاوایا. أكيد التعايش اللي موجود في ناحية بێگومانە و پێکەوەژیانە لە ناحیە ئەلقوش هەیە شتێکی زۆر جوانە من بەردەوام باز لەو پێکەوەژیانە دەکەم لە بەرەوەی ڕێزگرتنی بەرامبەر بە شێوەیەکی لە ڕادەبەدەر هەیە. بەردەوام لە وەرکشۆپەکانی لەلایەن چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەنجام دەدرێن کە پاڵپشتی پێکەوەژیان دەکەن باز لەوە دەکەم لە ناحیە ئەلقوش ئێمە ئەوانی دیکە فێری پێکەوەژیان دەکەین لەبەرەوەی تەواوی پێکاتەکان لەو ناوچەیە دەژین ڕێزگرتن لە نێویاندا هەیە لە جەژن و بۆنەکاندا لە خۆشی و ناخۆشیەکانماندا. پەیوەندیەکان لە نێوان هەموو گوندەکان بەردەوامن. گوندی کریستیانی تەنها کریستیانی تێدا دەژین پێکاتەی دیکەی تێدا نییە گوندی ئێزدیش تەنها ئێزدی تێدا دەژین. ماكو من المكونات الأخرى. القرية الأيزيدية أيضا فقط من الأخوان الأيزيديين يعيشون يعني ما بس تتا بيونديد نافرا گوندان ده يعني بێگومان في گونده لگل گونده ده بێگومان بەڵام پەیوەندیەکان لە نێوان گوندەکاندا پەیوەندی زۆر باشن و بەردەوامن لەگەڵ یەکدیدا لە خۆشی و ناخۆشیدا ئەوەش بەڵگەی پێکەوەژیانەکە لە ناحیە ئەلقوش هەیە. لالقوشه مزار پیغمبر ناحوم هیا کو پیغمبر دوازدمین یه جهویانه جبیلی جهویان کریستیان و مسلمان جی سردانوی مزارت کن. برای از رنج برای اکو از دست به پرسر خواست تب کم جلن کردی و تا جلن جهویان تفلی هفدو کریا براستی گلک تبال کش کریا بو من بحث دیرو که هبونا جهویان لالقوشه بکه بله بو کنگی وزیاره بیش هموش تکی اما خمان با کرد زانین هر عینک عینی اما جویا بیشی هموش تکی اما کردی بله القوشیش شوینه کی پیک و جیانه لدیرو کی کردستان دا دمی دا هم دوازدهمینی پیغمبرەکان بووە لە بنی ئیسرائیلدا شوێنێکی زۆر پیرۆزە سفر تەورات بۆ نەهمی ناحۆم هاتە خوارەوە کە لێرە لەو شوێنە پیرۆزە. بەێ ئەو دەر جهەی قەبریویە تا بەحس کرد تەنێ جوهان قەستەوێ دەرێتکەن ئەوان چەند ئۆڵێ هەموو ئاینەکان کریستیانەکان بەی خۆیان دەزانن مسلمانەکان بەی خۆیان دەزانن
ئێمەش نەبی ئێمەیە پێغەمبەری بۆ چی مەبەستێک سەردانە وێ دەرێت کرد بۆ زیارەتێ دێنێ هەر کەسە و زیارەتێکی خۆی بۆ دوعایەکی چ توخ و ساتری و ڕسم لە وێرە تێنەکردن تاوان ئێمە هەموو ساڵێکی لێرە هانووکە دەکەین مەراسمی ئاینی خۆمان دێنێ ئێرە چونکە شوێنێکی پیرۆزە بۆ ئێمە زۆر کەس هیوایەتی کە بێتە ئێرە کە لە ئیسرائیل کرد هەر کەسێک جوویە دەتوانێت بێتە ئێرە بەست ئێمە لە کوردستانین زیاتر ئێرە پشتمان بێرە بەستە بە ناحۆم ئەها یعنی ژە ئیسرائیلێکی تێنە وێ دەرێت سەردانە وێجیکەن نها پەیوەندیان تا لەگەل ئۆلندن پێکهاتەیەندن لە کوردستان و بە تایبەتی لە ئەڵکۆشێ چاوایە ئێمە لەگەڵ برا مەسیحەکانمان لەگە برا مسلمانەکانمان لەگە برا یەزیدەکان هەش ئاین هەیە لە کوردستان هەموو تەباینە لە وەزارەتی ئەوقاف نوێنەری جوو هەیە نوێنەری ئاینەکانی تریش هەیە ئێمە وەکو ڕێکخراوی ئارامیک ئێمە ئیشی ئۆلو دەکەین زیاتر کە سوکارن تا گوتنەکیش ئیسرائیلێتین کە سوکارن تا لێ دەرێ هەنە هەموو لێ زۆر کوردەکان 2000 کوردمان لە ئیسرائیلە کەوان دێن بۆ نۆرۆزان دێن بۆ کاتی مەراسمی دینیەکان دێنە ئەو کەسن کوتێنە وێدەری پەیوەندین وە لەگەل ئاینەندن هەیە ژبیری و بێن پەیوەندیان خارگەر تا بکەن ئاینی زۆر یانی ئاینەکانی تریش سەردانی ێرە دەکەن چکە شوێنێکی پێکەوە ژیانە دێرارەبەن هەرمزد یەکژێ دێرن کەڤنارە کو di sala 640 azayînî hatiye avakirin û li bilindahiya 500 metreyan li ser çiya hatiye durustkirin. Ji bilî Kiristyan, Misliman û Kurdên êzdî jî serdana vê dêrê dikin. Ev der dêra Hermez de ku hem geştiyaran qasta vê derê dikin hem jî merasîmên olî yên Kiristyanan li vê derê têne kirin. Em hatine vê derê da ku em li gel Qeşa Can behsa dîroka pêkvejiyanê li vê derê bikin. Li gel me. Barez Can, weke ku em dizanin li vê derê gelek dêrên kevin yên Kiristyanan yên cihoyan pêxemberê wan herwiha cihên êzîdiyan yên pîroz jî hene li vê derê. Wate li Alqoşe mesela pêkvejiyanê heye. Lê tu dikarî bi awayekî dîrokî behsa pêkvejiyana Alqoşê bike di navbera her du yan her sê olan de û herwiha çend pêk hateyên din. أكيد القوش هي بێگومان ئەڵقۆش ناوچەیەکە هەموو پێکاتەکانی تێدا مەزارە پیرۆزەکانی تێدا نەک لە کەسەکان و خەڵک بەتاوەتی کریسیانیە بەڵام پێکەوە ژیانی لە هەموو پێکاتەکاندا هەیە پێخەمبەر ناحومی لێیە بێگومان ناحومی جوو هەر لە تەنیشت ئەو دێربوزا هەیە کا گوندی ئێزدیە و دێری سەیدە و ڕەبان هورمزدی کریسیانەکان هەیە ئەمە دێری ڕەبەن هورمزدە ئەمە پێکەوە ژیانی سەدەکانی یەکەم ئەگەر بگەڕێنەوە دەبینین بەر لا کریسیان جوو هەبوون پێغەمبەر ناحوم هەبوو دواتریش کریسیانەکان ئیسلام و ئێزدیش لە ناوچەکەدا هەن بێگومان پێکەوە ژیانێکی زۆر بەهێز لە نێوانیاندا هەیە با تێپەڕبوونی کات بە گشتی لە ناوچەکە پەیوەندیەکان زۆر بەهێز بوونە ئێستا جیاوازی نییە کە ئەمە ئێزدیە یان کریسیان یان جوو یان مسلمانە پەیوەندیەکان هێندە پێکەوە گرێدراون و بەهێزن وەک هاوڕێیەتی لێ هاتووە ئەمڕۆ پێویست ناکات بڵێ ئەوانە چەند لایەنێک یان چەند ئاینێکن و ئەم شتانە تا بەحس پەیوەندیên بەهێز di navbera van Olanda kir. Di mesela dêr weke ku em dibînin ev dêreke kiristiyaniye Olendin yan ayinên din tên serdana vê derê dikin أكيد در ربان هرمز اللي تأسس بێگومان ڕەبان هورمزد کە لە سەدەی حوتی زاینی دروستکراوە مێژوێکی زۆر بەهێزیە لەبەرەوەی هەر لە دروستکردنیەوە بۆتە کورسی بۆ بارەگای پاتریاچی ئەمەش ئەمڕۆ بۆتە مەزارێکە تەنها مەزاری کریسیانەکان لە ناوچەکەدا نییە بەڵکو مەزاری تەواوی ئاینەکانە کە لێرە هەن لا مسلمان و ئێزدی سابیعەی مەندائی و زەردەشتی و هەموو پێکاتەکان کە لە عێراقدا دەژین و لە دەرەوەی عێراق سەردانی ئەم شوێنە پیرۆزە دەکەن وخارج العراق يجون يزورون هذا المكان المقدس
اف دیروکا پیک و جانه بولی نحیا القوشه کو دو جهم پیروزین کریستیان و هروها جهویان لوی دره ها و هر اولک هر پیک هاته قاستوان دو جهان هشام